باشە زانی ئەمەی تۆی کە دژی یاسایە دژی خوایە دژی ئینسانیەتە خوشکە بە ڕێزەکەم ینی خەڵک خواخوایەتی نەوەیەکی بێ باشە ئەم دایک و باوکە مافیان هەیە مناڵ جەرگی کوڕەکەیان ببینن جەرگی خۆیان ببینن جەرگی جەرگیان بینن بەچی حەقی تۆ ڕێگیدان کوچە تۆ بۆ ئەم ڕقە لە دڵتا هەر ماوە باوکیەوەڵێ باوکو دایکم ئەخیان نیە بەسەرەوەوانێ ئەوڵێ باوکم بەو ڕیشە سپێ بە حیاتی شتێکی خراپی نەکردو ئێمە پێشتیش دانیشتین من لەگەڵ خەس و خەزور تا دانیشتم قورئانیان نەخوانیان گوو ئێمە نەمانویستووە ئەسڵەن لێک جابنەوانە من تێناگەم تۆ بۆ ئەوە ڕق لەمانێ مە کارێکی باش نیە خوشکی من چکە مناڵانە سبێنێ گەورە بن وای سەخت بچووکن دوایی گەورە بن بیرەکەنەوانێ ئەزانی دوایی عکسی پێچەوە نابێتەوە لەسەر خۆ دەکەوێتە خوشکی من بە قورئان ڕقیان لە تۆ بێ دوای ئەوان کە تەمەنیان گەورە بوو خۆی تر محکەمە حەقیکی ئازادیەکە خۆی ڕێ لاو نامێنمەوانێ ئەو کاتە تۆ هەموو ژیانی خۆ بەحساب بۆ مناڵن تەرخان کردو مناڵەکانیش لە دەسە چێت بە چه حەقی تۆ بەم شێوەیە ینی باوکە سەبەب بوو کاکە گیان بە تەڵاقانی ئەم کاک دکتۆر وەڵڵای ئەمانە هەمووی بوختانە یعنی دایک و باوکی من حەز بە جیابوونەوە کێشە لە ماڵی من ناکەن خوشک و برای من حەز بە کێشە و ئاژاوە لە ماڵی من ناکەن نەوەڵە ئەسڵ و ئەساسی نییە بەعەکسەوە ئەوان زۆر مصڕ بوون لەسەر ئەوەی کە من لی جانە بمەوە تەنانەت باوکم بەڕیشی سپیەوە بە تەنیا 2 جار چۆ بە ماڵیان 2 جار مەلای مزگەوتی بردووە لەگەڵ خۆی 2 جار خزم و کەسوکاری ئێمە و ئەوانی کۆ کردوتەوە چوونەتە ئەم ماڵە بەس تەنیا فی سەبیلی ئەوەی ئێمە لێک جانەبینەوە ئەوان دایکی و باوکی و خۆشی وتیان دنیا هاوارکە ئەبێ لێک جیا ببنەوە یعنی بەڕاستی کاک دکتۆر کە ئەو قسەیە کا دەڵێت وڵا دایک و باوکی و کار بوون باوەڕەکەی من دایک و باوکم لەسەر ئەوە 1 هەفتە قسەیان لەگەڵ نەکردم خەری وەکەوتنە گومانەوە دیارە من خراپەیەکی زیاد لە حەد لە پێویستم هەیە بۆیە ئەم ئافرەتە لێم جیابێتەوە هەتا هاتم لەگەڵان دانیشتم وڵە دایکە ژیان باوکە ژیان بەڕاستی ئەم شتەوانیە کە ئەو ئافرەتە باسیەکە ئەمە کێشەکانە و ئەمە ئاژاوەکەی ماڵی من بۆ بەڵام من تا ئێستا ئارامم گرتووە یعنی بەڕاستی کاک دکتۆر لێت ناشارمەوە چوومە لای بەڕێز دادوەریش چوومە لای چەند پارێزەرێکیش بە هەمووی وتووە بە شەرع بە قانون بە شەرعی خوا بە شەرعی پێغەمبەر نییە شتیوان نییە ئەم ڕێگری لە مناڵەکانی منەکات بکە نەچن بۆ لای دایکم و باوکم وەڵی دایک و باوکم هەر بەڕاستی پیاوتم کەن دیارە تو هەر ئەسڵەن پیاونی دەگی ئەم ژنە ئاواکە بەرامبەری هێ بابە لێت جیابەوە تەواو چۆتە ئەم پەیوەندی بە تۆنەوە بۆ ئاوا بە ئێماکات عذابی نفسی تەواوی من بەڕاستی ئەم سێبەرە ڕەشەی ئەم نازانم کەی لەسەر من لاچێ بەس ئاوات بەو ڕۆژە خوازم 1 ڕۆژ بێ سێبەری ڕەشی ئەو بتوانم بگەڕێم لە شوێنەکە 1 ڕۆژ بتوانم هەناسەیەکی پاک هەڵمژم 1 ڕۆژ بتوانم لە ماڵێکە دانیشم بەبێ سێبەرە ڕەشەکەیە 1 ڕۆژ بتوانم بەبێ ئەم بتوانم نانێک بخۆم بە ئیسراحەت داوەتێک بکەم بچمە ماڵێک بچمە لای کەسانێک بچمە لای دۆستەکانم ئیلا بیر لەواکەمەوە تۆ بڵێ ئێستا شتێکم بۆ دروست نەکە تۆ بڵێ کێشەیەکم بۆ نێنێتەوە نە بەخوا ئێستا ئاژاوەیەکم بۆ نێتەوە هەر نازانم لە چۆلی دەرچم خوشی من باشتی پێ بڵێم من ئێستا ئەم چووە داوای قەید کردووە کە تۆ ڕێگریەکەی ناڵی مناڵەکان بچێ بۆ لای باپیریان و نەنچان لە کاتێکات دادگا و ڕێگری نەکردو کەواتە تۆ ناتوانی بڕیاری حاکم ڕەتکەیتەوە ئیشی تۆ نییە وە دەسەڵاتی دایک و باوکیش نییە لە یەک کاتە ئەتوانی ئەگەر بۆ دادگای بسەلمێنی ئایا تۆ بەڵگەیەکی هەیە ئەم مناڵانەوە گەر بچن بۆ لای باپیر و نەنچیان بە سەرەری مناڵەکان تەواوە بێ بەڵگە شتە هەیە نەوەڵام من هیچ بەڵگەیەکم نییە بەڵام من زۆر ئازاریان ناوم ڕقم لیان و حەزم لیانی و نامێ مناڵەکانم بچن و تەواو بوونەتە هۆی ماڵی من کاول بووە